اليوم هي مؤسسة عراقية. بەر لە سەردانە چاوەڕوانکراوەکەی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق بۆ ئەمریکا، جۆ بایدن جێگری سەرۆکی ئەمریکا وتارێکی لەبارەی سیاسەتی وڵاتەکەی لە عێراق پێشکەش کردو. تیایدا ستایشی هێزەکانی پێشمەرگە و حکوومەتی نوێی عێراقی کرد لە بەرەنگاربوونەوەی چەکدارانی داعش. جۆ بایدن ڕایگەیاند گەندەڵی و تایەفەگەری هۆکاری داڕمانی سوپای عێراق و کەوتنی شاری مووسڵ بوون لە مانگی حوزەیرانی ڕابردوودا. وتیشی بەوەی هێرشەکانی هاوپەیمانانەوە توانەکانی داعش بەرەو لاوازبوون دەڕوات و ژمارەیەکی زۆر لە فەرماندە گەورە و بەناوبانگەکانیشیان کوژراون. جێگری سەرۆکی ئەمریکا ئاماژەی بەوەش کرد سەرکەوتنی هێزە عێراقیەکان لە شەڕی تکریتدا ئەرکی نوێ بەدوای خۆیدا دەهێنێت. وتیشی پێویستە سوننەکان لە ئۆپراسیۆنە سەربازیەکاندا بەشداریان پێ بکرێت. باسیشی لەو ڕێشێنانە کرد کە حەیدەر عەبادی بۆ دەرکردنی میلیشیا چەکداریەکان لە شاری تکریتدا گرتوویەتیە بەر. باسی لەوەش کرد حکوومەتی واشنگتن 100 ملیۆن پارچە چەک و کەلوپەلی سەربازی داوەتە بەغدا و لە مانگی ئەیلولی داهاتووشدا سەدان موشک و زیریپۆشی سەربازی دیکە ڕەوانەی عێراق دەکات. لە بەشێکی تری وتەکەیدا جۆ بایدن ڕایگەیاند خواستی ئەمریکا هەمان خواستی گەلی عێراقە. ئەمریکا عێراقێکی فیدراڵی و حکوومەتێکی دەوێت سەرجەم پێکاتەکان تیایدا بەشدار بن. تاکیدیشی کردەوە بەبێبوونی حکوومەتێکی یەکگرت و ئەستەمە داعش لە ناو ببرێت. جێگری سەرۆکی ئەمریکا ستایشی هێزی پێشمەرگەی کوردستانی کرد کە توانیوێتی بەشێکی زۆر لەو ناوچانە کۆنتڕۆڵ بکاتەوە کە پێشتر چەکدارانی داعش دەستی بەسەرداگرت بوون. سەبارەت بە ئۆپراسیۆنی تکریت و بەشداری ئەمریکا لە ئۆپراسیۆنەکەدا بایدن ئاشکرای کرد لەسەر داوای حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق بەشداریان لە ئۆپراسیۆنەکەدا کردووە. وتیشی ئەمریکا مەرجی ئەوەی دانابوو کە دەبێت سەرجەم هێزە عێراقیەکان لە ناو ئۆپراسیۆنەکەدا بەشدار بن و لە ژێر فەرمانی سوپای عێراقدا بن. وتیشی سیاسەتەکانی حکوومەتی پێشووی عێراق زیانی زۆری بەیەکێتی و ئاسایشی پێکاتەکانی کورد و سوننە و شیعی عێراق گەیاندووە، بەڵام هەڕەشەکانی داعش عێراقیەکانی بە هەموو پێکاتەکانیەوە یەخست. جۆ بایدن ئاماژەی بەوەشدا لە دوای چەندین گفتوگۆی سەخت حکوومەتی نوێی عێراق پێکهێنرا و سەرکردە عێراقیەکانیش ڕێکەوتن لەسەر پێویستی گۆڕینی سەرۆکەکانی پەرلەمان و حکوومەت و پێکهێنانی حکوومەتێک کە بتوانێت سیستمی فیدراڵی بە شێوەیەکی باشتر بچەسپێنێت. جێگری سەرۆکی ئەمریکا ئاشرای کرد حەیدەر عەبادی لە هەوڵی باشترکردنی پەیوەندیەکانێتی لەگەڵ وڵاتانی دراوسێ. لەو چوارچێوەیشدا باسی لەوە کرد کە عەرەبستانی سعودی بەنیازە لە ئایندەیەکی نزیکدا باڵێسخانە لە بەغدا بکاتەوە. لە کۆتایی وتەکەیدا جێگری سەرۆکی ئەمریکا ڕێگەیاند عێراقیەکان ڕێگەیەکی دوور و درێژیان لە بەردەمدایە و سەرکەوتون و شکست تەنها لە دەستی عێراقیەکان خۆیاندایە. وتارەکەی بایدن لە کاتێکدایە چاوەڕوان دەکرێت حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق بە یاوەری ئیبراهیم جەعفەری وەزیری دەرەوە سەردانی واشنگتن بکات. بڕیارە لە سەردانەکەیدا عەبادی لەگەڵ باراک ئۆباما کۆ ببێتەوە و داوای پشگیری زیاتر لە حکوومەتی واشنگتن بکات. کاروان شێخ موحسین NRT